سڵای خۆی گەورەتان لەبێت چۆن خوێندکاران هێوادارم زۆ باش بن لە ڤیدیۆیەکی نوێ گەڕاینەوە لاتان کە لە ڤیدیۆی ئەم جارەیە باس لە چیەکی باس لە شەوانی قەدرەکەین باشە جا من دوێنێ ڤیدیۆیەکم کرد ڕاستی نەک ڤیدیۆ دوو ڤیدیۆشم کرد بەڵام ئیتر قەدەری ئیلاهی ڤیدیۆکان هیچی دەنگی باش نەئەهات ئیتر وەل حاڵە بۆ تازەم کردیاتەوانێ و خۆشبەختانە و ئەڵەم بۆچی چونکە شتێکی زۆر گرنگم بیچوو کە ئەویش خشتەیەکە لە کۆتایە پیشانتانێم خشتەیەکە بۆ شەوانی قەدر ئێستاوتم بازیای بکەم ئەویش ینی هەموو شتێک خێریتیایە پێش هەموو شتێ هاوڕێیە پێشەوەی کە بڵێم چۆن سعیکی لە شەوی قەدرە سەرەتا پێم خۆشەوەتان پێ بڵێم کە ینی تەسەور ناکەم هیچ کەسێک هەبێت گەورەی شەوی قەدری بۆ دەربکەوێت و بۆ نمونە دانەنیش بۆ پرسش بۆ عیبادەت بۆ زیکرکردن بۆ قورئان خوێندن بۆ شەو نوێژ باشە حتا بۆ ئەنجامدانی کارە تایبەتەکانی خۆتان ئەگەر بۆ نمونە تۆ مامۆستای تۆ دکتۆری تۆ سعیەکی تۆ ئیمتیحانی هەیە هەموو ئەمانە بە ئەجر و پاداش بۆ تەنووسرێ کەواتە قەت ماڵن وەڵا ئێستا شەوی قەدرە وەڵا من ئەخەوم وەڵا من سعیم هەیە ئیمتیحانم هەیە کێنا لە ساڵێکی ترم کاتانە تۆ لێرەنی لەسەر ئەم زەوینی لاوانەیە لەژێر گەڵابی خوا نەخواستە ئینشەڵڵا تەمەنی هەر هەمووتان درێژ بێ بەڵام کەسمان ناتوانین گرنگی ساعاتێکی تری خۆمان ژیانی خۆمان بین وایە نە کەواتە ئەم دەشەوەی کۆتایی مانگی ڕەمەزان بەڕاستی ئەڵێم ینی دەرفەتێکی زۆر گەورەی بێقۆزناوانێ باشە ناڵم شەو تاکەکان دانیشن پەتان ئەڵم شەوی تاک و جوتیش دابنیشن کۆمەڵێک بابەت هەیە حەز ناکەم لێرە ئاماژەی پێبەم کە ئەویش ئەوەیە کە ئەوە ئاماژەیشی پێم تۆزێک ئاماژەی پێ ئێم هەنێکەس هەیە هەنێک قسە ئەکەیت مێشکیان ئەزمی ناکات چونکە بە ئینگلیزیەکی پێوترێ برین واشینگانی مێشکیان شۆراوەتەوە بەڕاستی ئەویش چییە ئەوەیە کە ئەم ساڵ و پاریش لە ڕەمەزانەوە چەند ساڵێک هەستەکەم من ئەوەی کە بزانم لە پارەوە ینی خۆم ئاگدارم ڕەمەزان لە کاتێکا ینی بڵین لە کاتێکا کرێ بە ڕەمەزان کە یۆملشک بیدعەیە بە هیچ شێک نابێت لێ ڕۆژی یۆملشکە بە ڕۆژوو بن چ ڕۆژێک ئەوترێ یۆملشک ینی ڕۆژی شک گومان ئەو ڕۆژێک کە تۆ مانگ نابینی بەڵام لە خۆت وڵی یەڵا با بکەین بە ڕەمەزان یەڵا با بکەین بە جەژن باشە کە بەداخۆ ئەم ساڵی و پاری ژوایان کرد بەڵام ئیتر خۆشبەختی بۆ ئەو کەسەیە کە خۆی چاوی کراوە تاوانێ خۆی ڕاستیەکان ئەبینێت و دوای ئەمە ئەو ناکەوێت و ینی بە قسەی ئەمە ئەو سعودیە وایوت و خۆدان ئەزان ئەوەی جوولەکە هەرچی ناوی جوولەکە بە لە سعودیەیە هەرچی ناوی جوولەکە بە ئیترەوە بە کورتێکی بڕانماوانێ کەواتە نا سعودیە بە وڵاتێکی مسلمان بزانن باشە ڕاستە وەکو مسلمان بەعام ئەتوانین بڵێ هیچ ئەو ناوی بەسەرا چەسپاوە بەڵام خۆشم پێشتر وابووم کە یان و سعودیەوە مەزای تاو ینی کەسێکن مەلائیکەن بەڵام بەداخەوە بۆ شێوازە نەبوو هەرچەنە کەسی باشیان زۆر زۆرتی الحەمدوللا بەڵام لە هەمان کاتیشا کەسی خراپیشان ناڵم کەمتیان خۆتان تاویکەن جا بۆچی ئەڵم سعودیە چەند ساڵ ینی چەند ساڵە سەریەک نەک چەند ساڵە سەریەک لە ساڵی 1900 هەڵە نەبن 38 شتێکی وایە جەدۆلێکی داناوە بۆ ڕەمەزان باشە مە بڵین جەدۆلەکەیە یەڵا ساڵی 2000 بڵین 2010 کەی ڕەمەزان بێت 2011 کەی ڕەمەزان بێت 12 کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم شتانی نەکردووە چ کاتێکی کردووە بە ڕەمەزان ئەو یا بۆ بە جەژن ئەو کاتێ بە چاوی سەری خۆی بە چاوی خۆی نەک بە تەلیسکۆپ نەک بە نازانم چی بینیوە مانگی بینیوە ئەکە تۆ مانگ نبینی بە زۆر ئیلا پێ بڵێ بە تەلیسکۆپ بینیومە کاتاگە بێت مرۆڤی موسڵمان هەر کاتێ بە چاوی سەری خۆی نەک بە تەلیسکۆپ مانگی بینی ئەیکا بە ڕەمەزان مانگی بینی بە چاوی سەری خۆی ئەیکا بە جەژن کاتەوە کۆ پێم وتن هاوڕێیان بەداخەوە ئەم ساڵی ژوایان کرد وەکو پات کە الحەمدوللا بەشێکمان بەر ئەوە نەکەوتین لە ڕۆژی یۆملشکە بە ڕۆژبوون بیدعای بە هەموو شێوە شێوەکان جاو گوتم لای هەنێ کەس شەوە تاکەکان ئەکێتە شەوە جووتەکان پاری ژوا بوو ینی بیرمە کردەوە هەنێ کەس هەیە و ئەزانێت کە بڵین ئەم شۆشەی 27 مانگە کە بەداخەوە بۆ ئەوان 28 مانگە بوو و نەزانی شەی 27 پەڕی بۆ عیبادەتیان نەئەکرد جا بۆچی پەتانەڵەم و کوتم هەنێ کەس هەیە ئەم شتە مشکی ئەزمی ناکات کە بەتماش نەبووم باسی کەم بەڵام بەڕاستی وەکو مامۆستاک پێم خۆش نییە تەلەبەکانم چاو داخراو بن حەزەکەم مێشک کراوە بن چاو کراوە بن باشە هەنێ شت هەیە لاوانێ هەموو کەسێ پەتانەڵێ من لێرەوە بە ئازادانە پێم خۆشە پەتان بڵێم و ئیتر هەر کەسە هەڵی خۆی و کاتی خۆی ینی ئۆکەی تۆ شتێکی منە بۆ نەبەدڵ نییە ئەتوانی خۆت بە دوای ڕاستەکان ئەمگەڕی نەک شوێن ئەم و ئەو بکەویت باشە هاوڕێیان چکە دڵیان تەلەبەکانی مۆم بۆ شێوازە نین هەمیان چاوکراون خۆیان بە دوای ڕاستیەکانە ئەگەڕن خۆیان بە دوای شتەکانە ئەگەڕن جازام ئەمڕۆ بەم شێوازە قساکەم چونکە ڕاستی ستاندی مۆبایلەکەم تۆزێ شل بووبەوە کە مۆبایلێ پێوە ئەکرێت تۆزێ نەزانم ئەوە خوار ئەبوو بەر ئەبوو بەلحاڵ بۆیە ئێستا ئەوە قساکەم تەسویرێکی تریشم هەیە ینی ڤیدیۆیەکی تر ئەبێت تۆماریکەم بە هەمان شێوازە جاوە حەڵ هاوڕان وەکو پێم وتن کاتە مەڵن شەوە تاکەکان دائەنیشم کێناڵە شەوە تاکەکانی کە تۆ دائەنیشی شێوی جووتە لە ئەسڵا باشە شەوە تاکە گرنگەکان کە ئەڵە شەوی لەیلەتل قەدر یەکسانە بە 1000 شەو عەفومکەن یەکسانە بە 1000 مانگ عیبادەت 1000 مانگ ینی تەسەوورەکەن یەکمان نییە دوومان نییە دەمان نییە 100مان نییە 1000 مانگ بەجدی کەم نییە
کاتە بۆی پێتان ئەڵێم هەم لەبەر ئەوەی کیا وەکو پێم وتن بەداخەوە ئەم ساڵ ڕەمەزانان کردە کاتێک کە یومن شک بوو یا بە هەموو شەوەیەک ڕۆژبوون تیا قەدەغە بوو بەڵام بەداخەوە کردیان بە ڕەمەزان وەرحاڵتر خەڵک زۆربەی لەگەڵ ئەوە ڕۆیشت بەداخەوە کە یەکی سێ بە ڕۆژوو بوون ئەو ڕۆژە تاکانێکی ئەو دایئەنەن لە ئەسڵا چیە ڕۆژی جووتە کە بۆی پێتان ئەڵێم هەم لەبەرەوەی کە بە ڕۆژە تاکەکانیش کەونانی کاڵم جووتەکان و تاکەکانیش دانیشن بۆ خۆتانمە ئۆکەی چکە کۆتم ڕەنگە تۆ بڵین تەنها تاکەکان دانیشن بەڵام لە ئەسڵا جووت بێ جاتر هاوڕان هەم لەبەرەوە هۆکارە هەم هۆکاری دوم چییە ئەوەیە کە ڕابێن لەسەر شتەکان یعنی ئەم شەو تۆ ئەخەوی ئۆکەی مەسەلا بەیانی ئەڵی یەڵا بەیانی مەسەلا شەوی تاکە دائەنیشم سێکی تۆ دائەنیشی بەڵام چیە بۆ نەخەو بەرێ نایە چکە دوێنێ شەو بوونە زووتر خەوتوی سێکی ڕۆژی بەیانی با بڵین ڕۆژی جووتە تۆ ئەڵی یەڵا بەدانەنیشم ینی سەر مشکی شتێکەکەی وەرە خۆ لەسەر یەکڕەتم ڕابێنە هەموو شەوێک یەک ساعت ینی لە یەک ساعتە بخە و لە یەک ساعتە هەستە لە خۆ خێرا خێر باشە هاوڕیان وەکو پێموتن کاتان لەکەم هیچێک ئەم شەو پیرۆزانە لە دەستمێن جاتر دوعا بۆ خۆتانەکەم بۆ داهاتوتانەکەن بۆ ژیانی بڵین خێزانی خۆتان بۆ نەئابووری خۆتان بۆ نمونە لایانی کۆمەڵایەتی لایانی بەدەستێنانی عیلم زانست دوعا بۆ یەکێکی نەخۆشە زۆر شتی تر یا کێشێکتان هەیە چارەسەر بێت بەڕاستی دەرفەتە ئەم دەشەوە هاوڕیان وەکو پێموتن ئێستا ماڵ مامۆستای باشە چۆن فریاکەین جەدۆرێکم بۆ داناوە سەرشانتانەیەم تەنها پێم خۆش بوو سەرەتا باسی گرنگی شەوانی قەدرتان بۆ بکەم تکایە هیچ کەسێک ینی هیوادار شەوانە لە دەست نەیات باشایتە بە شەو تاکو جووتەکانیشەوە ئەمە خاڵی یەکەم بوو خاڵی دووهەم ئەوەیە مامۆستا چۆن سایکی نیشانی قەدرا وەکو پێم وتن جەدۆلێکم بۆ داناون ئێستا پیشانتان ئێم بەڵام عادەتەن ئیتر جەدۆلەکە لە دوای ساعت 5 دامناوە 5 ئێوارە ئیترەوتری کەفی خۆدانە چۆن سایەکەن بەڵام تۆ ساعت 5 هەتا ساعت 8 و خەریکی نوێژەبی ناخواردنەبی تەراوی هەبی ئەم بابەتان نابی دوای 8 ئەگەر بێت و لە مزگەوت نەبن تا 9 سعی بکە 9 چیەکەی 9 بڵین ئەخەویت هەتا ساعت 12 بۆ 12 ئەو دو سێ ساعتە ئەخەوی تا مشکی استراحەت کات و دوای خاڵ نەبی لە 12 دەستەکە بە سعیکردن هەتا ساعت 4 بەڵام هەر ئاواژنا وەرما جەدۆلەکەتان پێ بڵێم و لەسەرەوە بۆتان شەرحکەم جەدۆلێکی ئاواکەن بۆم کار بەش ئەو باشەکە مازێ هێناوە سایل و ئەو بڵین وانانە ئەنووسی کە بێ لەو ساعتە سایتیاکەی نووسیمە ساعت 5 ئێوارە بۆ 8 چیا نانەخۆیت ناخواردنەوە کوتم نوێشکردن ئەو بابەتانەیە 8 بۆ 9 شەو سایەکەی 9 شەو بۆ 12 شەو ئەخەویت باشە 12 شەو بۆ 1 شەو ئەنوی ساعتە سایەکەی دوای 1 تا 1 و 4 قورئانە خوێنی هەوڵبن ختمە دیاریکەم بۆ منام قورئانی پیرۆز ختمکەن لەو دەشەوەیە قورئان خوێندن تایە یعنی یەکسان نییە بە کاتە ئاسایەکانی تر بۆیە هەوڵبن ئەو کاتانە بقۆزنەوانە قورئانی سووری تا بخوێنن بۆ نمونە 1 و 4 هەتا ساعت و سایەکەیت باشە ئەتوانی بۆ نمونە 20 دقیقە سایکەیت و 3 دقیقە قورئان بخوێنی دوای 20 دقیقەی تر سایکەیتەوە بۆ شێوازە دوای ساعت 2 بۆ 2 چارەک چێکی زیکرەکی قورئانە خوێنی بۆ شێوازە 2 چارەک بۆ 3 سایەکەی 3 بۆ 3 قورئانە خوێنیان زیکرەکەی ئیتر کۆمەڵە زیکری دیاریکراوە لە ئینتەرنێت دەربێنێن بۆ نمونە ئاەتێکە بە شێوەی دوعاکراوە ئەتوانن دەری بێن و بخوێنەوانێ کۆمەڵە زیکری ترە لە ئینتەرنێت دەری بێنن بیکەن بکەمە چاڵنج لەگەڵ خۆتانە بۆ نمونە بڵێن 1000 چی ئەڵم مەسەلا لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير وما نمونەیەکە چاڵنجی خۆتەکەی بە ژمارەیەکی دیاریکراوە باشە دوای 3 بۆ 4 دقیقە سایەکەی دوای 4 دقیقە هەتا 5 هەم پاشێوەکی هەم نوێژەکەی بۆ شێوازە دواتر ئەخەوی تاوانێ هەڵبەن بۆ نوێژی چەشتەناویش بکەن ئینجا بخەونەوانە دواتر ئەگەر خەوتنەوە هەڵبەن ساعت تقریبا تێرە کاتە توریشی چێشتەناوە کردووە توانی 12 نیوەڕۆ هەستی بۆ نوێشکردن باشە ئیتر هەڵەسێ بۆ نوێشکردن و ئەتوانی بۆ نمونە 12 هەتا ساعت 1 تۆ قورئان بخوێنی ئەتوانی 1 تا 3 بۆ نمونە ئەو 2 ساعتی تیش سایکی ئەمە خوێندکاران بەتایبەتی بۆ خوێندکارێک ئەڵم کە لە پۆلی 12 بێت ئەگەر تو خوێندکارێک ئاسایی و زۆر سعید نییە ئەوکێ ئەتوانی کاتەکان کەم بکەیتەوانەیە ئەتوانی ئەو کاتانی کە شێوی قەدرە بۆ نمونە تو هەر تەنها زیکرکە یا قورئان بخوێنی سعی نەکەی بەڵام ئەگەر بێت و ضروری یا سعی لەسەر کەڵەکە بۆ ئیمتیحانی 20 تا 60 دقیقە تا ویزاری و نزیکە لەسەر ئەم جەدۆلە بڕۆن کە پێتان ئەڵم باشە هاوڕێن ئەمەش ئەتوان سکرینی کەمزان ئێستا تەڵخێکی چاک بوو جاتر هاوڕێیان با ڤیدۆکەشمان زۆر درێژ نەمێتەوانێ ئەمە جەدۆلەکەم بۆ دانان باسی شێوی قەدریشمان کرد چەند شێوێکی گرنگە ئینشەڵڵا هیوادارم هەمووتان بقۆزنەوانێ خەریک بوو ڕقەکەشمان بڕوە جائیتر ڤیدۆی ئایندە ئینشەڵڵا بەس لە بابەتێکی تری گرنگەکەم باشە جائیتر هیوادارم لەمڕۆ جەدۆلەکە دابنێن و هەر یەکەتان لای خۆتانەوە قەرار بن کە شێوی قەدر دابنیشن و هەر دەشەوەکەی بەزیاینێن باشە هاوڕێیان ئەتوانن لە سەرجەم پلاتفۆرمەکانی سۆشیال میدیاش بینەرمان بن لە پێجی کاندڵ مۆتیڤیشن لە پێجی کاندڵ ستیشنەری لە پێجی کاندڵ گەیمین
یادنیش لە تیکتۆکە بینەرمان بن لە سەرجەم پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا. ئێستا شاتینە کۆتایی ڤیدیۆکە هەتا ڤیدیۆی ئایندە بەخۆی گەورەتانە سپێرم. خواتان لەگەڵ بێت.